Hello everyone. سڵاو خۆشەویستان. لە کۆرسێکی تایبەت دێمە خزمەتان بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. بەڕێزان، ئەم کۆرسەم بە شێوازێ دیزاین کردووە تاوەکو تۆ بتوانی لە هەر ئاستێکدابی سوود وەرگری لەم کۆرسە و بە دڵنیایی کۆرسێکە کە لە ئاوات ئەکادیمیۆ پێشکەشەکرێ نمونەیەکە لە کۆرسەکانی تر. و ئومێدەوارم ئێوە بتوانن بە درێژایی ئەم کۆرسە لەگەڵ وانەکان بەردەوام بن، چونکە وانەکان جۆرا و جۆرن. سەرەتا ئەمڕۆمێ باس لەوە بکەم کە تۆ ئەتەوێ فێری زمان ببی پێویستە لە چیەوە دەست پێ بکەی. زۆر گرنگە بزانیت کە بۆ فێربوونی زمان پێویستە لە گرنگترینەکانەوە دەست پێ بکەیت. بەڵام کێشە ئەوەیە کەسێک کە خۆی زمانەکە نازانێ ئایا گرنگترینەکان چواتایەکی هەیە و کامانە گرنگترینەکانن. بۆیە تۆ پێویستت بە کەسێک هەیە کە ڕێنوێنیت بکە پێت بڵێ ئەمانە گرنگترینەکان. سڵاو، ئەم کاتتان باش. ئێستاکە باز لەوەکەین کە هەنگاوەکانی فێربوونی زمان کامانن و ئێمە لەکوێوە دەست پێ بکەین. هەر زمانێک کە تۆ ئەی خوێنی لە وشە پێکاتەوە و جۆرا و جۆری وشەکانەوە ئەکا کە تۆ بزانی ڕستەکە چۆن پێک بخیت. بۆ نمونە وشەیەک هەیە سیفەیە، وشەیەک هەیە ناوە، وشەیەک هەیە کارە، وشەیەک هەیە جێناوە، وشەیەک هەیە ئاوەڵ ناوە. بەو شێوازە لە هەر زمانێکە کۆمەڵێک وشەمان جۆری وشەمان هەیە کە ئەمانە بەشەکانی قسەکردنن و بە زمانی ئینگلیزی پێوترێ parts of speech. جا ئێستاکە هەنگاوی یەکەم ئەوەیە کە بزانیت وشە لە زمانی ئینگلیزیە کۆمەڵە جۆری هەیە. گرنگترینیان ئەوەیە کە ئەکرێ وشەکە جێناو بێت. بۆ نمونە تۆ ئەڵێی من ئای، ئەڵێی کچەکە شی، ئەڵێی ئێوە، ئەڵێی یو. لە زمانی ئینگلیزیە جێناوی جۆرا و جۆرمان هەیە، واتە جۆرێکمان هەیە کە بۆ خاوەنێتیە، جۆرێکمان هەیە ئەوەیە خۆی سەبجەکتیڤە، خۆی ئیشەکە ئەکا، جۆرێکشمان هەیە ئۆبجەکتیڤە ئیشەکەی بۆ ئەکرێ وەکو جیاوازی بینی ئای می لەگەڵ مای. ئەمانە جێناون. پێویستە فێر ببی بڵێ من، بڵێ تۆ، بڵێ ئەو. واتە یەکێک لە بەشە گرنگەکانی قسەکردن چییە؟ جێناوە. هەروەها ناو خۆی، بۆ نمونە تۆ ئەڵێی the house، خانووەکە، بۆ نمونە ئەڵێی the teacher، مامۆستاکە. واتە ئەمە ناومان هەیە. هەروەها شتێکمان هەیە وەسفی ئەم ناوە ئەکا، پێوترێ adjective یان adjective. adjective واتە وەسفی ناوەکە ئەکا. بۆ نمونە ئەڵێ گەورەیە، ئەڵێ it's big، the house is very big، خانووەکە زۆر گەورەیە. گەورە وەسفی ناوەکە ئەکا، کەواتە ئێستاکە چیمان هەیە؟ جێناوێکمان هەیە، ئەتوانی بە خانووەکە بڵێ it، و ئەشتوانی بڵێ خانووەکە واتە ناونمان هەیە، ئەتوانی بڵێ the house. و شتێکیشمان هەیە وەسفی جێناوەکە یا وەسفی ناوەکە ئەکا، پێوترێ ئاوەڵ ناو. لە زمانی ئینگلیزیە پێوترێ adjective یا adjective. هەروەها ئێمە ئارتیکڵمان هەیە. ئارتیکڵیش لە زمانی ئینگلیزیە بۆ نمونە ئەگەر بمانێ بڵین شتەکە ناسراو بێ ئەڵێ the، ئەگەر بمانێ بڵین خانوویەک، سیارەیەک، دەرگایەک، ئەوە یا ئا یا ئان بەکارێنین، کەواتە ئەو ئەن یا the. ئەمانە چین؟ ئارتیکڵن بۆ ناسراوی یانە ناسراوی. کەواتە جارێکی کە ئەیڵێمەوە بۆیە مەو شازە ئێڵێمەوە تاکو بە جوانی لەبەری بکەین، ئەکرێ باسی خانوویە بکەین بڵین it، واتە جێنا، یا ئەکرێ ناوەکە خۆی بێنین ناون بڵین the house. ئەکرێ وشەیەک بێنین وەسفی ناوەکە بکە، بۆ نمونە بڵین big، small، high. و ئەشکرێ ناسراوی نەناسراویەکی دیاری بکەین بە ئارتیکڵێک وەکو the house یا بڵین a house، خانوویەک. هەروەها ئێمە کارمان هەیە. بۆ نمونە تۆ ئەڵێی هات، ڕۆشت، من ئەڕۆم، من دێم، منە خۆم. ئەمانە کارە، واتە وەکو بڵێ eat، drink، go، come. هەروەها
verb ئەمانە پێوترێت verb. ئێمە شتێکمان هەیە کە وەصفی ئەم فرمانەکە کە پێوترێت adverb. بۆ نمونە تۆ ئیشەیەکی بەڵام ئەڵی بە هێواشی، ئەڵی slowly، بە خێرایی quickly، ئەم جۆرەش پێیانەوترێ adverb. و هەروەها ئێمە پێویستمان بە کۆمەڵە ئامرازی پەیوەندی هەیە لە ڕستەکانمانە کە بە ئینگلیزی پێوترێ preposition، وەکو on، وەکو at، وەکو in و زۆرن هیوام وایە لە کاتی خۆیان باسییان بکەم. ئێستاکە شتی تریشمان هەیە بەڵام ئەمانە گرنگەکان بوون. ئێستاکە لەناو ئەمانە کاتێککە تۆ ئەچی فێری زمانەبی زۆربەی خەڵک گرنگی بەس بە ناوەیەت، واتە زۆر بەلایە گرنگە ناوی جانەوەرەکان بزانێ، ناوی میوەکان بزانێ، ناوی شتەکان بزانێ، و وازانێ ناوزانین زۆر زۆر مهمە. ئەمە لە سەرەتاوە کێشەیەکی بۆ دروستەکە. کۆمەڵێ وشەی زۆرە زانێ نازانێت چیان لێ بکات، چونکە بە تەنها ناو تۆ ناتوانێت ڕستە دروستکەی. و زۆر جار ئەسڵەن ئەشکرێ ناوەکە هەر بەکارنێنی، جێ ناوێکی بۆ بەکاربێنی، بەڵام ئەوەی کە بنەمایەکی زۆر زۆر ڕئیسیە لە قسەکردنە کارە. بۆیە من ئەمەوێ بڵێم هەنگاوی یەکەم چی بکە، هەنگاوی دووەم چی بکە، و بەم شێوازە لەگەڵ فێربوونی زمان بەردەوام بە. هەنگاوی یەکەم گرنگی بەجێناو بە، واتە زۆر گرنگە تۆ بزانی بڵێ من، بڵێ ئای، بڵێم تۆ، بڵێم یو، بڵێم ئەو کوڕە، بڵێم هی، ئەو کچە شی، ئەو شتە ئێت، ئێمە وی، ئەوان they. ئەگەر ئەمانەت بە جوانی زانی یان ئێستاکە ئەم شتانە زۆر ئاسانە بۆ تۆ، وەرە ڕاهێنان بکە، بزانە ئایا تۆ ئەگەر بە ئۆبجێکتیڤیش ئەمانە بەکاربهێنی زانی. بۆ نمونە ئەگەر بڵێم من یارمەتی تۆ ئەدەم، ئەڵێم I help you. بەڵام ئەگەر بڵێم تۆ یارمەتی منەیی ئەبێ بڵێم you help، نابێ بڵێم I، چونکە I ئەو کەسێکە ئیشەکە ئەکا، بەڵام لەو کاتە تۆ یارمەتی منەیی، کەواتە من وەکو کوردی نییە هەر بڵێم من یارمەتی تۆیم، تۆ یارمەتی منەی، هەر بڵێم من، ئەبێ بڵێم you help me. پاشان بۆ خاوەنیەتی لە زمانی ئینگلیزیە من ئەبێ بڵێم ئەو شتە هی منە، بڵێم my house، my cell phone. ئەمانە جۆرەکانی جێناون. کاتێک ئەتێ فێری ئینگلیزی بی، یەکەمین هەنگاو ئەبێ گرنگێکی زۆر بم جێناوانە بی و هەوڵ بی وەکو ناوی خۆ بیانزانی، و دوجار ڕێگایەک هەیە پێتەڵێم چی بکە، تەمرینێکی زۆر لەسەر ئەوە بکەی کە ئەم جێناوانە بە دروستی بەکاربێنی. بۆ نمونە من ئەڵێم تۆ بڵێ کوڕەکە یارمەتی کچەکەی دا، باشە؟ ئەڵێم he helped her، واتە کوڕەکە یارمەتی کچەکەیە. بەڵام ئەگەر بڵێم کچەکە یارمەتی کوڕەکەیە، ئەبێ بڵێم she helped him. واتە تۆ بزانی I ئەبێ بە می، we ئەبێ بە ئەس، you هەر یووە. بەڵام ئەگەر وتم کوڕەکە he بە مەفعولی ئەبێ بە him، she واتە کچەکە بە مەفعولی ئەبێ بە her، it هەر ئیتە. بەڵام ئەگەر وتم ئەوان ئەڵێم they، بەس ئەگەر بە مەفعولی بڵێم ئەڵێم them. ئێستا هەیە ئەڵێم ئەم شتانە ئاسانە، بەڵام ئەبینین زۆر جار من خەڵکانێکم بینیوە کە تەنانەت لە بەریتانیا خوێندوویەتی، بە ساڵ لەوێ بووە، ماستەری لەوێ خوێندووە، بەڵام لە کاتی قسەکردنە سیرێکی ئەمانەی لێ تێگەچێت، نەک نایزانێ، ئەیزانێت، بەڵام کاتێکە بە شێوشی لا ئیرادی قسەکەی ئەمە شتێکی زۆر باوە. جاری وایە ئەتەوێ بڵێ هی ئەڵێ شی، بەڵام کێشە ئەوەیە تۆ بتەوێ بڵێ ئیشەکەیان کردووە بۆ کچەکە لە جیاتی ئەوەی بڵێ هەر بڵێ شی. ئەمە نیشانەوەیەن کە تۆ ئەگەر بیشی زانی ئەوە ڕاهێنانێکی وات نەکردووە لا ئیرادی بیڵێ. ئێمە لە مەکتەبە ئەمانە ئەخوێنین و زۆربەی جار لە تاقیکردنەوەکانیشە ئەیزانین، چکە ئاسانە، ئەزانی ئایا بەبەمی،
بەڵام ئەمە ئیشی زانین نییە، ئیشی توانینە. واتە تو ئەبێ ئەوەندە دووبارێکیتەوە ئەوەندە گوێت گرتە بێت لا ئیرادی ڕاستەکە بڵێ. و پاشان بۆ خاوەنددارێتی مەسەڵەن تۆ بڵێ کتێبی کچەکە ئەبێ بڵێ هێر بووک، بەڵام ئەگەر بڵێ کتێبی کوڕەکە نە ئەتوانی بڵێ هی بووک، ناتوانی بڵێ هیم بووک، ئەوێ بڵێ هێز بووک. زۆر جار سەر لە تێکچوون هەیە، تێکەڵکردن هەیە. بۆ هۆکاری یەکەم ئەوەیە چکە لە زمانی کوردیا هەر هەمووی یەک شتە، بەڵام لە زمانی ئینگلیزیە جیا ئەبێتەوە. و ئەمانە ئەوە ئاسانە کە تۆ لەبەر یەکەیەکی عادەتەن سێپیتی و دووپیتین تۆ وا ئەزانی ئیتر ئەڵێ ئەیزانم و بەسە و پێویست ناکا و ئەچی بۆ شتی تر. ئەمە هەڵە گەورەکەیە. کەواتە هەنگاوی یەکەم زۆر گرنگی بە بەجێناوەکان بزانە چۆن بەکارهێنرێن و تۆ ڕاهێنانیان لەسەر بکە.